چواردەیەمین پێشبڕکێی ئۆتۆمبیلی خەونەکانی تۆیۆتا. کۆمپانیای جیهان مۆتۆرز بریکارە ڕێپەدراوی تۆیۆتا چواردەیەمین پێشبڕکێی ئۆتۆمبیلی خەونەکانی تۆیۆتا بۆ منداڵە چاوگەشەکان بەڕێوە دەبات. ئەگەر منداڵەکەت بەهرەمەند و بەهرەی وێنەکێشانی هەیە، ئەوە پەلە بکە و سەردانی یەکێک لە لقەکانی کۆمپانیای جیهان مۆتۆرز بکەن لە هەولێر، سلێمانی، دوهۆک. بۆ وەرگرتنی فۆرمی بەشداریکردن و ناوی منداڵەکەت تۆمار بکە بۆ چواردەیەمین پێشبڕکێی ئۆتۆمبیلی خەونەکانی تۆیۆتا بۆ ساڵی 2020. لە پێشبڕکێی نێخۆییەکەدا چەند دیاریەکی بەنرخ دابەش دەکرێت بەسەر هەر یەک لە سێیەکەمی پۆلەنکاریەکانی تەمەن. لەوە زیاتر ئەگەر هەڵبژێدرایت و بووی بە یەکێک لە 30 کەسی کێبڕکەی جیهانی، ئەوە داوەت دەکرێت بۆ ئاهەنگی خەڵات پێدان لە وڵاتی ژاپۆن. مەیان ڕەبیع تەمەن 7 ساڵ توانی لە پێشبڕکەی 12هەمدا ببێتە براوی ناوخۆیی لەلایەن کۆمپانیای جیهان مۆتۆرز و دواتر ببێتە یەکێک لە براوەکانی جیهانی لەلایەن کۆمپانیای تۆیۆتاوە نێردرا بۆ ژاپۆن و خەڵاتی پێبەخشە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و فۆرم بەشداریکردن، ئەوە سەردانی یەکێک لە لقەکانی کۆمپانیای جیهان مۆتۆرز بکە لەم ناونیشانانی خوارەوە یان پەیوەندی بکە بەم ژمارە تەلەفۆنەوە.